الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. اللهم اجعل القرآن لنا حجة ولا تجعله علينا حجة يا رب العالمين. تفسير سورة النحل آية 74. أعوذ بالله من الشيطان الرجيم. فلا تضربوا لله الأمثال إن الله يعلم وأنتم لا تعلمون. فلا تضربوا لله الأمثال. پەروەردگار دوای ئەوەی کە لە ئاەتەکانی پێشوودا عەظەمەت و گەورەی و وەحدانیەت و تاک و تەنهایەتی خۆی دەرخست، ئێستا پێمان دەفەرمێ فەلا تەضریبوا لله الأمثال. دەی کەس مەچوێنن بە پەروەردگارتان، نمونە بۆ پەروەردگارتان مەهێننەوە تا کەس بچوێنن بەو تەشبیهیکەن بە پەروەردگار، نە لە پەروەردگارێتیدا، نە لە ناو سیفاتیدا، نە لە پەرستراوێتیدا، لە هیچ شتێکدا. فلا تضربوا لله الأمثال. نمونە بۆ خوای گەورە مێننەوە، واتە مەڵێن خوای گەورە وەکو ئەوە وایە وەکو ئەوە وایە، یا فڵانە شتە لەوەدا بەو شێوازە وایە کە تەشبیه بێ بە رب العالمین. کەواتە نە کەس بەرزکەنەوە بۆ ئاستی خوایەتی لە هیچ بوارێک لە بوارەکاندا کە تایبەتە بە رب العالمین جەل جەلالۆ، و نە پەروەردگاریش دابەزێنە بۆ ئاستی هیچ لە مەخلووقەکانی. ئەسڵی شەریک بۆ خوادانان لە وێچواندنەوە هاتوو. ئەسڵی شەریک بۆ خوادانان کە گەورەترین تاوانە، ئەو تاوانەیە کە مرۆڤ پێیەوە بمرێ لێ خۆشبوونی نییە و لە دۆزەخ ڕزگاربوونی نییە. ئەو شەریک بۆ خوادانانە ئەسڵەکەی بنچینەکەی بریتیە لە تەشبیه. تەشبیهیش سێ جۆرە: تەشبیه الخالق بالمەخلوق، ئەمە یەک، چواندنی خوای گەورە بە مەخلووقاتی خۆی. دووهەم تەشبیه المەخلوق بالخالق، ئێستانا بەعەکسەوە مەخلووقێک بەخوا بچوێنی. سێهەمیان التەشەبه بالخالق، خۆت بەخوای گەورە بچوێنی. هەر سێکی کوفرە. بزانین فەرق چیە لە نێوانیاندا. تەشبیه الخالق بالمەخلوق ئەوەیە کە تۆ پەروەردگار دابەزێنیت بۆ ئاستی مەخلووق. پەروەردگار دابەزێنی بۆ ئاستی مەخلووق. لە شەئن و منزیلەت و عەظەمەت و مەکانەتی رب العالمین کەم کەیتەوە. ئەوەش جۆری هەیە، نمونەی زۆرە. على سبيل المثال: وقالت اليهود يد الله مغلولة. جوولەکە وتیان دەستی خوای گەورە گیراوەیە، بەستراوەیە، و خوای گەورە بەخیلە و هیچ نابەخشێ. ئەمە تەشبیهی پەروەردگارە بە مەخلووقێکی بەخیل، کوفرەوە. غلت ئەیدیهم ولعنوا بما قالوا، لعنەتیان لێکرا بەهۆی ئەو قسەی کە کردیان. جۆرێکتر لە چواندنی خالق بە مەخلووق بریتیە لە چی؟ تەشبیه الخالق بالمەخلوق بریتیە لە چی؟ بۆ نمونە کەسانێک واستە دادەنێن لە بینی خۆیان و خوای گەورە. هانا دەبا بۆ پیاوچاکێک، بۆ قەبرێک، بۆ مردوویەک کە پرسیاری لێ بکەی بۆ وا دەکەیت. دەڵێ ئاخر کاکە چۆن دەسەڵاتدار و مەسئوولەکان ئینسان ناگا پێیان بەبێ واستە
ئێمەش ناتوانین بگەین بەخوا بەبێ واستەی پیاوچاکان و ئەولیا و ساڵحین. دەڵێن دەزانی خەڵک بۆچی ناگا بە دەسەڵاتداران؟ لەبەر ئەوەیە کە دادپەروەر و عەدل نین لەلایەکەوە، ئەجینا کە دادپەروەر بێت هەموو کەس دەبێ پێی بگات، بەڵام بە نیزام و بە تەرتیب. دەزانی تۆ لە دنیا بۆچی پێویستت بە واستەیە؟ ئەگەر بێت و بەرپرسەکان دادپەروەر بن، جیاوازی لە بینی خزمی خۆیان و بێگانە نەکەن، جیاوازی لە بینی حزبی خۆیان و بێگانەیەک نەکەن، ئەو کاتە تۆ پێویستت بە واستە نابێت. اینجا کاتێک کە دەڵی چۆن بۆ لای دەسەڵاتدارێک پێویستم بە واستەیە، کەواتە بۆ لای خوش، کەواتە تۆ وتت خوای گەورەش نادادپەروەرە. تەشبیهی پەروەردگاری عادلت کرد بە بەرپرسێکی ناعادل. تەشبیه الخالق بالمەخلوق. و هەروەها بۆچی خەڵک پێویستی بە واستەیە بۆ لای دەسەڵاتدارێک؟ دەڵێ کاکە خۆ دەسەڵاتدارش مرۆڤە، ئاگای لە وەزعی ئێمە نییە، بەهۆی کەسێکەوە واستەیەکە وەزعی خۆمی پێدەگەێنم. بۆ خوای پەروەردگار بێ ئاگایە لە وەزعی تۆ، بەهۆی پیاوچاکێک و پێغەمبەرێکەوە پێدەگەێنیت. کەواتە سیر کە ئەسڵی واستەدانان لە بینی خۆت و خوا و هانابردن بۆیان، یعنی چواندنی خوا بە مەخلووقێک کەەوە کوفرە، وە شەریک بۆ خوا دانانە. تەشبیه الخالق بالمەخلوق. جۆری دووەم چی بوو؟ ئافرین، تەشبیه المەخلوقی بالخالق. ئێستانە مەخلووقێک بەرز دەکاتەوە بۆ ئاستی خوا لە خەسائیس و تایبەتمەندێتەکانی خوایەتیدا. چۆن نمونەمان دەوێ؟ نمونە ئەوەیە کە هاوار دەکەی بۆ پیاوچاکێک مردووە، لە وڵاتەکەی تۆش نییە. ئێستا تۆ ئێعتیقادت وایە کە یەسمع وەیەعلەم، ئەو دەنگەی تۆ دەبیستێ و ئاگای لە تۆیە. وهو السميع البصير كيا بس الله. ئێستا تۆ ئێعتیقادت وایە کە شێخەکەی تۆش ئەوەش کە هاواری دەکەیتێ سەمیع و بەسیرە، کەواتە تەشبیهی ئەو مەخلوقات کرد بەخوا. ئەژینا ئێستا ئەگەر بێت و کەسێک لە ناو خەڵکدا ڕاست بێتەوە بڵێ سەرۆکی وڵات داوات لێ دەکەم، نەک بڵێن لە تەلەڤیزیۆن و لە سوشیال میدیا و لە ئەعلام، نانە هەر لە ناو خەڵک، هیچ وەسائلێکی گەیاندن نییە. سەرۆکی ئەمریکا من داوات لێ دەکەم وابێ خەڵک سەیری یەکتر دەکا و قسە لەگەڵ چێ دەکا؟ دەڵێ لەگەڵ سەرۆکی ئەمریکا قسەی لەگەڵ دەکەم کە زیندووشە، سەرۆکی ئەمریکا زیندوو ئێستا. خەڵکن بابە تۆ شێت بووی؟ ئێکوا و دەنجی تۆ چۆن دەگاتە ئەو دوورە، لێرە نییە، دوورە. ئەی ئەگەر بێت و لەگەڵ دووریەکەی بژمرێ لەژێر خاکە، سەدان ساڵە مردووە، ئێستا هەر داوای لێ بکەی، خەڵک دەڵێەوە هەرزەڕێی عەقڵی نەماوە. یەکەمیان ئەوەی تۆ داوای لێ دەکەی زیندوو نییە و مردووە، دووەمیشیان لێرە نییە، غایبە و حاضر نییە. داوا لە چی دەکەی؟ خەڵک ناڵە شێتە با. ئەی بۆچی داوا لە شێخ عەبدولقادری گەیلانی دەکەن و بەخۆیان ناڵێن شێت؟ ئایا نەمردووە؟ بەرەوەڵا سەدان ساڵە مردووە. ئایا لێرە لە وڵاتەکەی تۆیە یا لە شارێکی ترە بینی تۆ ئەو لەوانەیە 5-6 سەعات بێت، یا لە وڵاتێکی ترەوە داوای لێ دەکەن کە وڵات بۆ وڵات، باشە بە چه عەقڵێک داوای لێ دەکەی؟ هەل یەسمەعوک؟ ئایا دەبیستێ دەنجی تۆ دەبیستێ بە مردووی دوای سەدان ساڵ مردووە لەژێر خاکدایە دوورە لێت، دەنجی تۆ دەبیستێ؟ ئەی چۆن کاکە من جیاوازن؟ ئای دەڵێن دەزانین تێگەیشتین. کەواتە تۆ تەشبیهت کرد بەو خالقەی کە وەهوە السەمیع البەسیرە، پەروەردگارە کە تۆ لە هەر کوێیەک داوای لێ بکەی دەبیستێت، بانجی بکەی هانای بۆ بەری دەبیستێت، لە هەر کوێیەک بی دەتبینێت، لە هەر وەزعێک دابی ئاگای لە حاڵتە. ئێستا کە تۆ ئێعتیقادت وایە پیاو چاکێک دەبیستێت و دەبینێت و ئاگای لە وەزعی تۆیە، ئێکاتە تەشبیهت کرد بۆ خالق. کوفرە یا کوفر نییە؟ بەڵێ. ئەوەی کە سوزدەی بۆ دەبرێ ڕەب العالەمینە،
كتو سجدت بو مخلوقك بركاته أو مخلوقات كرت تشبيه كرت بچي بخالق بخالق تشواند كواتا تيبقين أصلي شرك أو دوسي جوريا يكم ينشيبو جماعتي لا يشب تشبيه الخالق بالمخلوق دوم تشيبو تشبيه المخلوق بالخالق أي سيم تشيبو خود بتشويني بخالق وكوي كفرعون كردي أنا ربكم الأعلى من پروردگاري برزي إيوم ما علمت لكم من إله غيري أو خوي دتشويني هیچ فرعونی تر هەیە بەڵێ هەر کەسێک ئەوە دابنیشێ و قاز درێژکە و دەی وەرن قاچم ماچکەن ئەوە خۆی چواندۆ بە خالق لە چیدا لەوەدا کە بەڕەوای دەبینێ خەڵک سوزدەی بۆ بەرێت سەر لەسەر زەوی دانن لەژێر قاچی ئەو بەڕەوای دەبینێ کە خەڵک زەلیلی بۆ بکە ملکەچی بۆ بکە سەری بۆ دانەوێنێ ئەوە خۆی چواندۆ بە خالق بۆیە شرك ئەم سێ جۆرەیە پەروەردگار دەفەرمێ فەلا تەضریبوا لله الأمثال ئێوە نەچن هیچ نمونەی کەس بەخوا نێنەوە بڵێن ئەوە وەکو خوایە ئەخوا وەکو ئەوەیە چونکە خوای گەورە شەبیه و مەثیل و وێچووی نییە إن الله يعلم وأنتم لا تعلمون خوای گەورە دەزانێت کە ئەو نمونە هێنانەوە و ئەو وێچواندن و تەشبیهەتان کوفرە خەتەرە غەڵەتە بەڵام ئێوە نایزانن بۆیە زۆرێک لە خەڵکی نازانێت ئەو شیرکانەی باسمان کرد لە هەمووی تێی کەوتووە لە هەمووی ئەسڵەن واژ نازانێت کارێکی غەڵەتی کردووە وأنتم لا تعلمون کەواتە حرامە مرۆڤ وا بزانێت کەس لە خوا دەچێت یا خوای گەورە لە کەس دەچێت یا خۆی هەندێک لە خصائص رب العالمين بو خوي دابنه خوي بباته واسته پنا بخوا بله ضرب الله مثلا عبدا مملوكا لا يقدر على شيء ومن رزقناه منا رزقا حسنا فهو ينفق منه سرا وجهرا هل يستوون الحمد لله بل أكثرهم لا يعلمون پەروەردگار دوو نمونەمان بۆ دێنێتەوە لەسەر ئەوەی کە خۆی شایستەی پەرستنە ئەوەی کە خەڵکی دەیپەرستن شایستە نین نمونەی یەکەم نمونەی یەکەممان بۆ بە دوو پیاو دێنێتەوە ضرب الله مثلا پەروەردگار نمونە دێنێتەوە بە دوو کەس یەکێکیان عەبدەن مەملووکەن عەبدێک کۆیلەیەک مەملووکە مڵکی کەسێکە کە سەییدەکەیەتی گەورەکەیەتی ئەو نمونەی بێنە پێشای خۆتان پیاوێک دەچێتە بازاڕی کۆیلەکان سوق نەخاسە لە بازاڕی کۆیلەکان کۆیلەیەک دەکڕێت قسەی یوسفتان بیستووە عەلەیهی سەڵاتو وەسەلام کە یوسفیان کردە کۆیلە و فرۆشتیان جا ئەوە بازاری نەخاسەی پێدەوترێ بازاری کۆیلە فرۆشی کابرا پارەی هەیە دەچێت کۆیلەیەک بۆ خۆی دەکڕێت بەڵام کۆیلەکان وەکو یەک نین پەروەردگار دەفەرمێ کۆیلەیەک کە چییە یەکەم کۆیلێ دووەمیان مەملووکە مڵکی کەسێک کە بووی بە مڵک یان چۆن سیارە مڵکتە خان و مڵکتە ئەسپێکت هەیە مڵکتە ئێستاش ئەو کۆیلێ مڵکتە کەواتە بزانە ئاستی ئەو کۆیلەیە چەند نزمە لا يقدر على شيء کە کۆیلەکەش دێنێتەوە ماڵەوە توانە هیچی نییە زۆر بێدەسەڵات و دەست و پێسپیە هیچی لە دەست نایە باش ئەمە لەو لاوەدانن ئەوە نمونەی یەکەم پیاوی یەکەم ومن رزقناه منا رزقا حسنا هەر لە نمونەی یەکەم پیاوی دووەم چێیە ئەو کەسەیە کە کۆیلە نییە و ئازادە
مڵکی کەس نییە و خۆی خاوەن مڵکە خوای گەورە ڕزقێکی باشی پێداوە و دەبەخشێ ينفق منه سرا وجهرا بەنهێنی و باشکرا پارە دەبەخشێ. یعنی پیاوی دووەم چییە؟ کەسی دووەم با بڵێن کەسێکی ئازادی ماڵداری پارەداری خێرخوازی ماڵبەخشەر. پەروەردگار دەفەرمێ هەل یەستەوون، ئەم دوو کەسە ئەم دوو پیاوە یەکسان دەبن؟ هێدەڵ یەکسانی چی؟ ئەوە کۆی لێ، ئەوە حوڕە ئازاد، ئەوە مڵکی خەڵکە، ئەوە خۆی خاوەن مڵکە، ئەوە لا یەقدیڕ عەلا شەی، دەسەڵاتی هیچی نییە بۆ خاوەنەکەشی بکات یا هیچی نییە بیداتە کەس، بەڵام ئەوە بەنهێنی و بە ئاشکرا ماڵ دەبەخشێ. یەکسانن؟ یەکسان نین. الحەمدولله کە یەکسان نین. بەل ئەکثەرهم لا یعلمون، بەڵام زۆربەیان تێناگەن، لەو نمونەیە ناگەن. دەبا تێ بگەین. یعنی جیاوازی نێوان ئەو دوو عەبدە چۆنە، ئەو دوو مرۆڤە چۆن بوو کە هەموو عاقڵێک دەڵێ یەکسان نین. هەر کەسێکی یەکسانیان کە زوڵمی کردووە. دەڵێن جیاوازی نێوان پەروەردگاری شایستەی پەرستن و پەرستراوە و پوچەڵەکانی ئێوە وەکو ئەو دوو عەبدەوە، ئەو دوو شەخسەوەیە. ئەوانەی ئێوە دەیان پەرستن حوڕن یا عەبدن، هەرچی شتێک خەڵکی دەیپەرستێت جگە لە ئەڵڵا. عەبدی خوانیە عەبدە، مەملوکە مڵکی خوانیە مڵکی خوایە. لا يقدرون على شيء، توانای هیچی هەیە بیکە، دەتوانن بدژێنێ، دەتوانێت بدمرێنێ، دەتوانێت زیندوت کاتەوە، دەتوانێت دەوڵەمەندت کات، دەتوانێت فەقیرت کە، دەتوانێت کە نەخۆشکەوتی چاکت کات. نە وەڵڵا هیچ ناتوانێت. لا يقدرون على شيء. ئەی پەروەردگار نمونەکەی دووەم خاوەنی ڕزقێکی زۆرە، هەرچی ڕزق و ڕۆزیە لەلایەن خوای گەورەیە و دەشبەخشێت. باش کەواتە وەکو یەکن ئەو خوای کە ئەهلی تەوحید دەیپەرستن بە تەنها، هاوشێوەی ئەو پەرستراوانەیە کە شەخص پەرستەکان و بتپەرستەکان و گۆڕپەرستەکان دەیکەن، وەکو یەکن. نەخێر وەکو یەک نین. نمونەیە کە زۆر جار هێناومەتەوە، بەڵام نمونە هێنانەوە گرنگە بۆ تێگەیشتن. گەنجێک وتی لەگەڵ باوکم بەیەکەوە بەرمیلە تێکمان کڕی بوو، کەوتبوو، ویسمان ڕاستی کەینەوە. وتی لا ئیرادی، من وتم یا ئەڵڵاه لەگەڵ بەرزکردنەوەی، ئەویش هاواری کردە شەخصێک لەبیرم نییە بەخوا چێ بوو. یا کوتی یا ڕەسوول ئەڵڵاه، یا نازام چێ هاوار. وتی منیش باوکمە نەمدەوێرا زۆر بە یعنی بەڕەقی قسە بکەم. وتم ئەرێ باوکە پرسیارێک تی ئەوەی من هاوارم کردێ بە قووەتر بووە ئەوەی تۆ هاوارت کردێ؟ من هاوارم کردە ئەڵڵا. وتم یا ئەڵڵاه، یعنی یارمەتیماندا. تۆ هاوارت کرد بێتە جا پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم، پیاو چاکێک بێ، ئەوەی من بە قووەترە ئەوەی تۆ کە هاوارم کردێ. تی دەستی کرد بە جنێودان و تووڕەبوون لێم. بەڵگەی پێنەما ناچار جنێو بدا و قسە بکە. فعلا نمونەکە ئاوایە. لا يقدرون على شيء. تۆ داوا لە پێغەمبەر دەکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە پێی فەرمووە هەویەی خۆی بۆ خەڵک، شوناسی خۆی بۆ خەڵک کەشف کە. پێیان بڵێ ئەی محەممەد لا ئەملیک لنفسی نەفعا ولا ضرا، من بۆ نەفسی خۆشم نەسوود و نەزەرەرم بەدەست نییە. ناتوانێ هیچی بەدەست نییە. ليس لك من الأمر شيء. أي محمد حجتك لا كاروبار بدستوني حجت بدزنيا. أي بدز شيء؟ بدز مالك الملوك، بدز رب العالمين. تو داوال هيك دك هيك بدزنيا خوي عبده. وأشهد أن محمدا عبد الله، عبد ورسوله. تو بودا ولا عبد دكي، بودا ولا معبود ناكيت. كاتا أو نمونة يبقن بل أكثرهم لا يعلمون، بلام زور خلق لو نمونة ناقات ناكاكا وانش شاكنو دبي هاوار كينا أواني شو إما كي عقله. ئەگەر تۆ پێویستت بە هاوکاریەک یارمەتیەک بێت، دەبینیت دوو کەس وەستاون، سەییدێک و
عەبدەکەی پیاوێک لەگەڵ خزمەتکارەکەی کۆیلەکەی خزمەتکارەکە ئاوا ڕاوەستاوە سەیدەکە ئەمرێکی پێ بکە فلس لە جیرفانی دانیە ئەو جلوبەرگەی بەریشی دەبێت سەیدەکەی بۆی بکڕێ خواردن دەبێت سەیدەکەی بیداتێ نەخۆش کەوت سەیدەکەی گەورەکەی دەبێت عیلاجی بۆ بێنێ سەیدەکەش خاوەن ماڵ و سامان و پارەیە خاوەن توانە و دەسەڵات ئێستا تۆ کە پێویستت بۆ نمونە با بڵێن بە ملیۆنە دینارە دەچی داوا لە چێ دەکەیت دەڵێن سێ حاڵەت هەیە حاڵەتی یەکەمیان بەس داوا لە کۆیلەکە بکەیت قوربان وەڵام من هاتوو ملیۆنە دینارم دەیت ئێوە خۆی مڵکە مڵک خۆی مڵکە چۆن ئینسان مڵکی هەیە سیارەی هەیە خانووی هەیە ئەسپی هەیە مەثەلەن ئەو کۆیلەیەشی هەیە خۆی مڵکە داوای مڵک لە مڵک دەکرێ ناکرێ بچیتە لای کۆیلەکە قوربان وەڵا هاتووم پێویستم بە ملیۆنە دینارە ڕۆ تۆ شێت بووی کاکە ملیۆن دینار چیەکە لای من خاوەنی خۆم نیم خاوەنی ملیۆن دینار بم باش ئەمە حاڵەتی یەکەم داوای لە کۆیلەکە بکەیت ئەمە چی پێ دەوترێ نەفامی بێعەقڵیان نا بەڵێ حاڵەتی دووەمیان دەی باشە کاکە داوا لە هەردووکیان دەکەین قوربان هاتوومە لای هەردووکتان داوای یارمەتیتان لێ دەکەم لە تۆش و لە تۆش ئەوەیان چی پێ دەوترێ ئەمەیان چییە هەر نەزانی و نەفامی بێعەقڵی نییە یاخرەمە چی بەدەستە بۆ لەگەڵ گەورەکەی داوای لێ دەکەی چی بەدەستە هیچی بەدەست نییە ئەمە حاڵەتی شەراکەتەکەیە حاڵەتی سێم بەس داوا لە سەیدەکە دەکەی با دە کۆیلەش لێوە وەستا بن خزمەتکارەکانی دەدانە وەستاون داوا لە هیچیان ناکەی هەر ڕوشیان تێ ناکەی بۆ مۆزوعە داوا لە گەورەکە دەکەی سەیدەکە ئەمەیان چی پێ دەوترێ ها عەقڵ و حکمت و دانایی ئەیە تەواوە تۆ کەسێکی عاقڵی داوات لەو کەسە کرد کە شتی بەدەستە ئێستا هەمان نمونە بێنە پێش چاوی خۆت تووشی نەخۆشی بوویت تووشی بەڵایەک بوویت ناڕەحەتیەکت بۆ هاتووە یا ڕەسوول الله هاوار ئەمە کام حاڵەتە بێعەقڵیە لە سێ حاڵەتەکە یەکەمە کەسانی تر یا الله یا ڕەسوول الله ئەمە کامە بێعەقڵیە ئەمە دووەمەکەیە ئەهلی شرک ئەی ئەهلی تەوحید دەڵێن چی یا الله یا حەی یا قەیوم برحمەتیکە ئەستەغیث ئەی ئەوەی زیندویت و نامری برحمەتیکە ئەستەغیث تەنها داوای یارمەتی لە تۆ دەکەم و بە ڕەحمەتی تۆ تەوەسول دەکەم تۆ خۆت بەس جا هەندێکیان ئێستا تێگەیشتین سێ حاڵەتە دووی بێعەقڵیە و بێ ئیمانیە یەکێکی دینداریە و عەقڵایەتی و حکمت ئێستا دێن کە ئەو نمونە فەضحی کردن دەری خستن کە وەڵاهی فعلەن بێعەقڵیە دێن لەو لاوە بۆت دێتەوە دەیدی کاکە باش داوای لێ ناکەین بەس دەڵێن بۆ خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بۆ خاتری پێغەمبەر بۆ خاتری پیاوچاکان دەڵێن وەرە لەوەشدا با بێعەقڵەکەت دەرکەوێ وەکو چوویتە لای سەیدێک گەورەیەک دەڵێت خوا لەبەر خاتری خزمەتکارەکەت و لەبەر خاتری سایاقەکەت و لەبەر خاتری دەرگەوانەکەت و لەبەر خاتری فلان و فلان ئەوم بۆ بکە ئێوە قبوڵ نییە کاکە لەبەر خاتری خەڵک بۆ دەکەی بۆ دەڵێ لەبەر خاتری فلان پیاوچاک خاتری فلان پیاوچاکی چی لە خوای گەورە بۆ خاتری ناو جوانەکانت صفاتە بەرزەکانت بۆ خاتری و ئیمان و کردەوە چاکەی کە بۆ خۆم کردومە یارمەتیم دێ ڕەحم پێ بکەی ئایا کەس دەچێتە لای سەیدێک پێی بڵێ بۆ خاتری خزمەتکارەکەت و بۆ خاتری کۆیلەکەت خاتری عەبدەکانت کۆیلەکانت ئەوی شەم بۆ بکە نابێ غەڵەت ئێوە نمونەیە کە قورئان بۆی ڕوون کردوینێتەوە بەڵام فەرمووی ئەکثەرهم لا يعلمون زۆربەیان تێناگەن لەو نمونەیە با بزانین نمونەی دووەم چییە بەڵێ وضرب الله مثلا رجلين أحدهما أبكم لا يقدر على شيء وهو كل على مولاه
وهو كل على مولاه أينما يوجهه لا يأت بخير هل يستوي هو ومن يأمر بالعدل وهو على صراط مستقيم. نمونەی دووەمی دەرخستنی ناشایستەیەتی پەرستراوەکان و شایستەیەتی پەروەردگار. وضرب الله مثلا پەروەردگار نمونەیەکی تر دێنێتەوە بە دوو پیاوی تر با لەوەش حاڵی بین. ئەحەدوهما ئەبکەم یەکێک لەو دوو پیاوە لاڵە. ئینسانی لاڵ دەتوانێت قسە بکە، دەتوانێت ئەوەی دەیەوێت دەری بڕێ فەقیرە ناتوانێت. لا يقدر على شيء تواني بسر هیچ شتێکدا نییە. وهو كل على مولاه سەرڕای ئەوەی کە توانای هیچی نییە بیکە لاڵە توانای هیچی نییە بیکە باریشە بەسەر گەورەکەیەوە بارە بەسەر سەیدەکەیەوە. ئەینەما یوەجهه لا یەتی بخێر سەیدەکەی ئەو لاڵە ئەو کۆی لە لاڵە بۆ هەر کوێیەک بنێرە ئیشێکی پێ بسپێرێ بە چاچی ناتوانێت جێبەجێک. بۆ منە پێی دەڵێ ئەوڕۆ دەبێ بچی بۆ دایرەی زەریبە مناقەشەیەکی جوانیان لەگەڵ دەکەی پێیان دەڵێ ئەو خانووە ئەو سعرەی داتان ناوە بەو شێوازە نییە ئەوە کاتی خۆی ئاوا بوو ئێدامە و دەچێت دایرەی زەریبە ناتوانێت قسەیە بکە لاڵە لاڵ هیچ ناتوانێت بڵێ ئەینەما یوەجهه لا یەتی بخەیر نەتوانی تیان گەیەنی نەوەڵا نەیتوانی ئاخ باشە دەی دەوەرە بڕۆ بۆ فلان شوێن بڕۆ بۆ بازار فلانشت و فلانشت و فلانشتم بۆ جێبەجێک هی ناتوانێت چونکە نوتقی نییە تعبیری نییە ناتوانێت لا یەتی بخەیر. جاء أو كسا هل يستوي هو ومن يأمر بالعدل أو يكسان لقال أو كسيك فرمان بدات بروريدك وهو على صراط مستقيم وأولى سر رقايش راستا. أما دشين منبي بو فرستراوي حق وباطل ودشين منبي بو چه بو پیغمبري خو عليه الصلاة والسلام بانك خوازي توحيد بانك خوازي لا إخوة لقل بانك خوازة بوچالكان. پیغمبری خو علیه الصلاة والسلام يأمر بالعدل وهو على صراط مستقيم فرمان بدات پروریدەکە لەسەر ڕێگای ڕاستە و حقیقت لە خەڵک دەگەیەنێ ڕاست و ناڕاستیان بۆ ڕوون دەکاتەوە حەق و باڵتڵیان بۆ لێک جا دەکاتەوە ڕێگای ڕاستیان بۆ ڕۆشن دەکاتەوە بۆ خۆشی لەسەر ڕێگای ڕاستە. ئایا ئەو وەکو ئەوان کە هیچ ناتوانن یعنی بۆ نمونە کۆمەڵە کەس هاتنوتیان محەممەد شاعرە محەممەد ساحرە محەممەد سەجعی کوهانی هێناوە ئێمەش دەتوانین قورئان بێنین قورئانەکە چییە؟ الفیل وما الفیل وما ئەدراکە ما الفیل یا هەر یەکەی شتێکی تریان دەوت یەخەرەوە چییە چی مانای چییە دلیلە لەسەر چی چ حکمەتێکی تێدایە چونکە لەسەر شکل و وەزنی چی القارعة ما القارعة وما أدراك ما القارعة. قارعة باسی قیامەت دەکا کە چەند ترسناکە خوای گەورە پێمان دەفەرمێ ئێوە دەزانن ڕۆژی دوایی چەند ترسناکە کە هات ئەو دەنگە خەریکە دڵ بێنێتە دەرەوە بیهەژێنێت لە ترسان بۆ يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش. ئەو ڕۆژی چێوەکان تێدا یعنی شی دەبنەوە و کاڵ دەبنەوە ئەو ڕۆژەی کە یعنی ترسناچی ئەو ڕۆژەمان باز دەکات ئێوە زانیمان چییە الفیل و مەلفیل چییە بۆیە لاڵەکەن کەسە لاڵە بێخێرەکەن هیچ ناتوان بکەن. فەرموو ئەوە قورئان تەسەوڕ دەکەن تا ئێستا چەند کتاب لەسەر شیکردنەوەی قورئان و ڕوونکردنەوەی قورئان و دەرهێنانی حکمەتەکانی قورئان و ئەحکامەکانی قورئان و ئەسرارەکانی قورئان چەند کتاب نووسرابێت تەوقعی چەند دەکەن هەرچی کتابی دینی هەیە هەمووی هەر لەلایەکەوە شیکاری نییە بۆ قورئان ئاەتێکی قورئان کەلیمەیەکی قورئان حرفێکی قورئان بە ملیۆن کتێب نووسراوە لەسەر ئەم قورئانە. ئێستاش تا ڕۆژی قیامەت هەر
سەرچاوەیە کە کانیەکە کۆتایی نایەت، هەر وەرە و لێکدانەوەی بۆ بکە، هەر وەرە تەفسیر بکە، هەر وەرە شتی جوانی لێ دەرکا. ئەی زەحمەنە موشریکەکان ئێوە چیتان هەبوو؟ قورئانتان قبوڵ نەکرد، کوانێ زەحمەنە بێ شتێکمان نیشاندن. وەڵا ئەبکەم لا يقدر على شيء، هیچیان نییە، چیان هەیە؟ کوانێ بەرنامەکەتان کە لە بەرامبەر قورئان هێناتان کوا لەکوێیە؟ ڕۆشن بیرەکان، مسەقەفەکان، زاناکان، کوا چیتان هەیە؟ هیچ چیان هەیە؟ کاکە چۆن ها فڵانە کەس ڕۆمانێکی نووسیوە، ئای لەو ڕۆمانە، ڕۆمانی چی؟ ناوی چییە؟ لەکوێیە؟ دەستوری ژیانە؟ کام وڵاتە لەسەر ئەو ڕۆمانە ژیانی تێگڕای خەڵکی ڕێک خستووە؟ جاریشیان پۆلی سێم تەوەستە بوو، خزمێکمان هەبوو مرد بە ڕەحمەت بێ، ئەوە فکری ئیشتراکی و شیوعی و ئەو شتانە معجب بوو بەوە. لە من گەورەتر بوو، 4-5 ساڵێک لە من گەورەتر بوو. منیش یعنی دەمبینی کەسێکی خوێندەوارە، پۆلی سێم ئیبتیدا متەوەستە، یعنی هیچ نازان لە دین. وتم حەز دەکەم تۆ خوێنەواریت و جا مەکتەبەیەکی هەبوو، کتاب و شتت هەیە و منیش فێری خوێندەواری بموشت بخوێنمەوە. وڵا کتابێکی دامێ، نازانم ماسیە ڕەشە بچکۆلەکە، ئێستا ئەوەندەم لە بیر ماوە، خوێنمەوە هیچ نەبوو. ئەوتم باشەوە چیەوە؟ کتابم خوێندەوە. یعنی چی؟ ئەوتی ناتوو بخوێنەوە، شتی تر بخوێنەوە. وڵا کتێبی دووەمی دامێ سێم، ئێخر هیچ نین، چیەوانە؟ بەینەما کە تۆ قورئان دەخوێنیتەوە، کولی سوورەتێک دەیخوێنیتەوە، یا فەرمودەی پێغەمبەری خوا دەخوێنیتەوە سەڵسم، لە یەک فەرمودەداش مەنهەجی ژیانت بۆ دادەنێ، پێت دەڵێ لەگەڵ دایک و باوک چۆن بە، لەگەڵ خێزانت چۆن بە، لەگەڵ ئافرەت چۆن بە، لەگەڵ مناڵ چۆن بە، کڕین و فرۆشتنت چۆن بێ، چی حەڵاڵە، چی پاکە، چی پیسە، ژیان چۆن بەڕێوە دەچێت، چۆن بەختەوەر دەبی، چۆن گرفتەکانی خۆت چارەسەر دەکەیت، چۆن دڵخۆش دەبی و ئاسوودە دەبی، چۆن چاکە لەگەڵ خەڵک دەکەیت، کێشەکان چۆن حەل دەکەیت. قورئان بەرنامەی ژیانە. بە زۆرە کتاب لەسەر کتاب بیخوێنە، وەڵای هیچ ئەبەد. یعنی ئینجا بۆ دەردەکەوێت سوبحان الله، فەرقی بینی کتابەکەی خوا لەگەڵ ئەو درۆ دەلەسەی کە لە بەرامبەر قورئاندا دەنووسرێت و باز دەکرێت، ئەرز و ئاسمانە. هەنی بەس پێ بڵێ باشە کاکە ئەوە دە کتابی تریشم بخوێندەوە، زەحمە نەبێت چی من یعنی گەیشتمە چی نەتیجەیەکم دەستکەوت. نا پێی دەبیتە ڕۆشن بیر، ڕۆشن بیر، یعنی بیرکردنەوەکەت ڕۆشن دەبێت، ڕووناک دەبێت، شتەکان وەک خۆی دەبینی. ئەی چۆن دەیبینی؟ بۆ دەردەکەوێت لە دواییدا کە تۆ لە خۆتەوە دروست بووی، هەر خۆت لە خۆتەوە دروست بووی. ئای لەو ڕۆشن بیریە. سوبحان الله، دوای ماندووبوونێک و 20 کتێب بخوێنیتەوە، ئەنجام من گەیشتومەتە ڕۆشن بیرم ئێستا، کاکە من لە خۆمەوە دروست بووم. وەڵاهی داپیرە باوەڕت پێ ناکە کە نەخوێندەوارە، دەڵێ ڕۆڵە بەخوا شێت بووی، تێک چووی، هیچ شتێک لە خۆیەوە دروست دەبێت تا تۆ مرۆڤێکی ئاوا کامل لە خۆتەوە دروست بووبی، سەریان لە شێواندووی، گومڕا بووی. وەڵا گومڕا دەبێت ئینسان، ڕۆشن بیری چی؟ تاریک بیرن. کەواتە نمونەی دووەمیش زانیمان، ئەویش نمونەیەکی ترە بۆمان دەرکەوێت حەق و باتڵ چۆنە. بەڵێ ولله غيب السماوات والأرض وما أمر الساعة إلا كلمح البصر أو هو أقرب إن الله على كل شيء قدير. يعني بلغيتي تري تنها شائستيتي خواب بارستن چيا؟ ولله غيب السماوات والأرض، هەموو نهێنی و شاراوە و نادیارەکانی ئاسمانەکان و زەوی لای خوا ئاشکرایە، خوای گەورە هەمووی دەزانێت. دەزانی ئێمە ئێستاوە ئەم ئاەتە ئاوە بەسەریعی ڕۆیشتین، با لەسەری وەقفەیەکەین. ولله غیب السماوات، غیب السماوات، دەزانی غیب السماوات چییە؟ ئەها ئەگەر لە تەلەڤیزیۆن بینی بێتان یا لە یوتیوب بینی بێتان، زەوی دەهێنرێت. ئێستا تۆ لەسەر زەوی سلێمانی شارێکی گەورەیە، زۆر گەورەیە، ماشاءالله،
وردە کامیرە بەرز دەبێتەوە سلێمانی دەبێتە نقطەیەک، بەرز دەبێتەوە عێراق دەبێتە نقطەیەک، بەرز دەبێتەوە هەموو کوڕەی زەوی تۆپێکی بچووکە. لە چیدا؟ لە بۆشاییەکدا کە هەر حسابی بۆ ناکرێ. ئەنجا وردە کەوکەب و ئەستێرەی گەورەتر دەبینی ئەمە چییە؟ زەوی هەر هیچ نییە لە چاوەوەدا. دوای ئەو وردە دەبینی شتی گەورەتر هادەوە هەر هیچ نەبوو، ئەنجا گەورەتر هادەوە هیچ نەبوو، ئەنجا هەموو ئەوانە لە بۆشاییەکدان. ئەوجا ئەو بۆشایش لە بۆشایی ئاسماندار هیچ نییە. جاوەرە پێدا بڕۆ ئەو هەموو غەیب و نهێنیانەی ئاسمانەکان لله، خوا ئاگای لە هەموویەتی، هەمووی خۆی دروستی کردو، خۆی دایناوە، هەر یەکە لە شوێنی خۆی، کە من و تۆ بە ملیارها ساڵی تر زانستمان بۆ پەیدا نابێ بەرامبەر ئەو غەیب و نهێنی ئاسمانەکان. ئەمە چییە؟ ئەو عەظەمەت و گەورەیە. والأرض ئەی نهێنیەکانی ئەرز، جا زەوی بەحرەکانیش دەگرێتەوە، هەر وشکانی نییە. ئەرض یعنی هەم وشکانی هەم دەریا هەمووی دەگرێتەوە. لە ناو قوڵایی محیطاتەکاندا، زەریا گەورەکان و دەریاکاندا، لە ناو ئەو قوڵایە ئەو نهێنیانەی کە لەوێدا هەیە لله، خوای گەورە ئەو غەیبە دەزانێ، ئاگای لێ. چۆن نایزانێ خۆی دروستی کردووە؟ ئەو بەحرە، ئەو ماسیە، ئەو زیندەوەرە، ئەو ڕۆوەکە، ئەو هەموو شتێک کە لە ناو ئەو بەحرەدایە کە من و تۆ نایزانین و غەیبە، خوای گەورە دەیزانێ، ئاگای لە هەموویەتی. ئێکەواتە هەر ئەو شایستەی ئەوەی تۆ اعتقادت پێی بێ و بیپەرستی چکۆ و ئاگای لە تۆشەیە، ئاگای لە تۆشەیە. وما ئەمڕ الساعة ئینجا مەوزوعی بابەتی زیندووبوونەوەی ڕۆژی قیامەت و هاتنی قیامەت بەلای ئێمە شتێکی قورسە، بەلای ئێمە شتێکە باشە چۆن دەبێت ئەمە خەڵکە دەمرێ زیندوو بکرێنەوە و ڕۆژی قیامەت بێت و پەروەردگار دەفەرمێ بابەتی ڕۆژی قیامەت لای ئێمە هیچ نییە تەنها وەکو چاوتروکانێک نەبێ. چاوتروکانێکی ئێمە چاو بنوقێنەوە هەڵیدەوە، چاو بنوقێنە دنیای هەڵیدەوە قیامەتە. بۆ خوای گەورە ئاوە چاوتروکانێکی ئێمێ، بۆ خوای گەورە دنیا تەواو کا قیامەت بێنێ، بەلای تۆ قورس. بۆی مشرکەکان عەقڵیان هەڵمی نەدەکرد، ئیستیعابی نەدەکرد. چۆن دەبێت ئەم هەموو خەڵکە بەچی زیندوو دەبێتەوە؟ چۆن زیندوو دەکرێتەوە هەموو خەڵکە؟ پەروەردگار دەفەرمێ دەزانن چیە مەوزوعە هاتنی قیامەت و زیندووکردنەوەی خەڵک؟ لای ئێمە وەکو لەمح البەسەڕ وایە، چاوتروکانێک وایە. بۆ تۆ قورسە، بۆ خوای گەورە قورس نییە. یعنی ئەگەر بێت و نمونەیەک بێنینەوە، مەثەڵەن با بڵین یەک تەنەکە گەنم ڕۆیکەین، مێرولەیەک یا دوو مێرولە بێنین، بڵێن دەبێ ئەو دوو مێرولەیە بە بەرەڵایکەین، ئەو تەنەکە گەنمە لێرە بگوازێتەوە بۆ نمونە 10 مەتر دوورتر. تا کە سەیری حەجمی مێرولەکە دەکەیت و سەیری ئەو هەموو گەنمە دەکەی، چاو بەچی تەواو دەبێت بە نسبەت مێرولەوە. ئەی بە نسبەت تۆ چییە؟ تەنەکەیەکە هەڵی دەگرم و دەمەلەوێ دایدەنێم. ستا مێرولەکە سەیری تۆ دەکە، ئەمە چییە؟ ئەم قودرەت و دەسەڵاتە چی ئەو مرۆڤە هەیەتی؟ من بە مانگێک ئینجا ئەو هەموو گەنمەم پێ نەقڵ بکرێ، کەچی وات ئاوای کرد و نەقڵی کرد. ئەمە هەردووکمان مەخلوقین، دەزانی لە بەرامبەر ڕەب العالەمیندا هەردووکمان مێرولەین، ئێمەش و مێرولەکەش. بۆی ئەی مرۆڤ کە تۆ بە شتێکی قورسی دەزانی، بۆ خوای گەورە قورس نییە کە لەمح البەسەڕ. و هەروەها دەبێت شتێک بزانین، ئەوانەی کە عەقڵیان ئیستیعابی حکمەکانی خوا ناکە لە عەقڵ بچووکیانە، نەک لە زیرەکی ڕۆشنبیریان بێت. خوا نازانسن وما قدر الله حق قدره إن الله على كل شيء قدير. أو هو أقرب، يعني لچاوتروکانێکی نزیکترە بۆ چۆن بەو زوویە خوای گەورە توانێت قیامەت بێنێ، چونکە إن الله على كل شيء قدير. خوای گەورە لەسەر هەموو شتێک بەتوانایە. مەڵێ والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا
لا تعلمون شيئا وجعل لكم السمع والأبصار والأفئدة لعلكم تشكرون. یەکێ لە نیعمەتەکانی تری پەروەردگار بەسەرمانەوە کەوا دەکات ئێمە تەنها ئەو بپەرستین سوپاسی ئەو بکەین. والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا. نعمتي زانستي، نعمتي زانست پێدان. پەروەردگار کاتێک ئێمەی لە سچی دایکمان دەرهێنا لا تعلمون شيئا، هیچمان نەدەزانین. چۆن هیچمان نەدەزانی؟ ئێکوڕە دایە و بابەشت نەدەزانی، حرفێک چیە نایزانی، کەلیمەیەک چیە نایزانی، سەرەڕای ئەوەی علمتە بێ هیچ نازانی. ئەی چۆن ئێستا مرۆڤ زۆر شت دەزانێ؟ چۆن دەیزانێ؟ مرۆڤە مۆبایلی دروست کردو، مرۆڤە تارەی دروست کرد، مرۆڤە ئینتەرنێتی دروست کرد، مرۆڤە کارەبای دروست کرد. ئای چەند مهمە مرۆڤ، دەڵێن وەرە برا مرۆڤ مهم نییە. دەزانی ئەو علمەی چۆن پەیدا کرد؟ وجعل لكم السمع والأبصار والأفئدة. خوای گەورە ئەو سێشتەی پێدا، بۆی ئەو سێشتەوە ئینسان علم پەیدا دەکات. ئەم سێشتە چییە؟ السمع، بۆی شت ببیستێت، شت ببیستێت. ئێستا تۆ بە چاوی شت نەبێت وانە بەس یا چاو بنووقێنە و گوێ بگرە لە دەرسێکی زانستی، بەس بەبیستن ئەو زانستە وەردەگری یا وەری ناگری؟ وەردگرت. وجعل لكم السمع والأبصار، بیستن و بینین. بینین کە شتی جۆرا و جۆر دەبینیت، خوای گەورە بۆی داناوێت کە سەیری شت دەکەیت و لە شت ڕادەمێنیت، ئەو معلومات وەردەگری لە ڕێگای بینینەوە، لە گوێچکەش لە ڕێگای بیستنەوە. والأفئدة، دڵەکانیش خوای گەورە بۆی داناوێت. ئەو دڵە بۆ چییە؟ لە بیستنەوە معلومات دەڕواتە ناو دڵ، لە بینینەوە معلومات کە دەبینی دەچێتە ناو دڵ، ئەنجا دڵ شیکاری بۆ دەکات و نەتیجەکەت دەدات، نەتیجەکەت دەدات. علم بەوە پەیدا دەبێت. لعلكم تشكرون. بۆچی خوای گەورە ئەو سێشتەی دانوێسێ وەسیلەیە؟ بۆ ئەوەی سوپاسی خوا بکەن لەسەر نیعمەتی علم و لەسەر نیعمەتەکانی تریش. نەک نیعمەتەکانی خوا بیستن و بینین و دڵ لە مەعسیەتی خوادا سەرفکەن یا بۆ پەرستنی پەرسترا و پوچەڵەکان بێت. کەواتە تێگەیشتن براکانم، حەقیقەتەن گرنگ مهمێتی بۆ مرۆڤ نییە کە ئەها فڵان شتەی دروست کرد، کارەبای داهێنا. ئەوە فەزڵەکەی بۆ خوای گەورە دەگەڕێتەوە کە سەمع و بەسەڕ و فوئادی پێدا. ئێکە پێی نەدا دەوەرە ئینسان چاوەکانی لێ بستێنەوە، کوێرکە، گوێشی کەڕکە، بەس ئەو دووە. ئێستا با دڵیشی هەر بمێنێ، چ فێر دەبێت؟ هیچ فێر نابێت. کەڕێک کەڕیشە و کوێریشە، کە کەڕە کەواتە حاواریشکەی بتەوێ علمی تێبگەێنی نایبیستە، کوێریشە هیچ نابینێ بۆ خۆی، کەواتە فێری علم دەبێت؟ فێری علم نابێت بە هیچ شێوازێک، فێر نابێت. کەواتە فەزڵ بۆ خوای گەورەیە بۆ ئەوەی شکری خوای پەروەردگار بکەین. تا ئێرە والحەمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم.